بەناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوتان لێبێ خۆشەویستان و ئازیزانم لا بەرنامەی گفتوگۆدا بەدیدارتان شاد بوومەوە. تەوەری ئەم جارەمان ئەنجومەنی پارێزگاکان لەکوێی داخوازیەکانی خەڵکدان بە میوانداری زۆر بەڕێز ئەنوەر تاهیر جێگری سەرۆکی ئەنجومەنی پارێزگای سلێمانی. کاک ئەنوەر زۆر بەخێر بێی. زۆر سوپاس بۆیەوە، سوپاس بۆ بینەرانی خۆشەویست. زۆر سوپاس. پرسیاری یەکەم لەوە دەست پێ بکەین کە دەبینین لە هەرێمی کوردستان دامەزراوە یاسایەکان بە بارودۆخێک ماوەی تەمەنیان درێژ دەکرێتەوە. پرسیار لەسەر ئەنجومەنی پارێزگاکان بکەین. ئەنجومەنی پارێزگاکان ماوەی یاسایی چەند ماوە و ئەگەر هەیە ئەو دۆخەی کە پەرلەمانی کوردستان با درێژکردنەوەی ماوەی تەمەنی خۆی تێپەڕی کرد هەمان ئەو بابەتەش ئەنجومەنی پارێزگاکان بگرێتەوە یاخود نا؟ بەڵێ، هەمومان ئەزانین ئەنجومەنی پارێزگاکان نموزجێکی تازەیە لە هەرێمی کوردستان و یاسای ژمارە سێی ساڵی 2009 سەرجەم ئەو ڕێکارانەی بە دەقیقی باس کردووە و هیچ مەجالێکی تەلاعوبکردن بە درێژکردنەوەی مدەی ئەنجومەنی پارێزگاکان نەدراوە. بۆ نمونە لە 3 مادە باسی ئەنجومەنی پارێزگاکانی کردووە. مادەی 38 دەڵێ ئەنجومەنی پارێزگاکان ماوەی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان بۆ 4 ساڵی ساڵنامەیە، واتە 4 ساڵی دوانزەمانگیە و دواتر لە مادەی 14 دەڵێت ئەنجومەنی پارێزگاکان ئەتوانن 3 مانگ ئەگەر هەڵبژاردن مستەحیل بوو ئەتوانن 3 مانگ درێژە بن بە کارەکانیان. ئەنجومەنی وەزیران ئەبێ پێش ئەوەی وادەی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان بێتە پێشەوە وادەیەک دیاری بکە. ئەگەر ئەنجومەنی وەزیران ئەم ماوەیە دیاری نەکا ئەنجومەنی پارێزگاکان تەنها دەتوانن 3 مانگ دەست بەکار بن ئەگەر هەڵبژاردن مستەحیل بوو. درێژکردنەوە یاخود ماوەی ئیزافی هەر هەمووی نایاساییە و ئەوەی کە لە پەرلەمانی کوردستان بینیمان ئەوەش پێچەوانەی یاسا بوو. چۆن هەموو هەرێمی کوردستان بەشێکی زۆری دامەزراوەکانی کەوتۆتە ناو فەراغێکی یاساییەوە. سەرۆکایەتی هەرێمی کوردستان 4 ساڵە لە فەراغی یاساییایە. مدەی دەستەی دەستپاکی و نەزاهە ئەوە ماوەی یاسایی بەسەر چووە. دەستەی مافی مرۆڤ ماوەی یاسایی بەسەر چووە. ئەوەی پەرلەمانیش دووبارە خلافی یاسایی بوو کە نەدەبوو پەرلەمان هەڵەی وا بکەن و ئەنجومەنی پارێزگاکانیش پێویستە وەک دامەزراوەیەکی شەرعی لەسەر ئاستی پارێزگاکان لە مدە و کاتی خۆیان پێش ئەوەی 4 ساڵەکە تەواو بێ ئەنجومەنی وەزیران مدەیەکی قانون مدەیەکی یاسایی دیاری کا بۆ وادەی هەڵبژاردن ئەگینا ئەگەر هەڵبژاردننی مستەحیل بێت تەنها 3 مانگ دەتوانن بەردەوام بن. دوای ئەوە ئەنجومەنی پارێزگاکانیش ماوەکەیان بەسەر ئەچێت و هیچ دەسەڵاتێکیان نابێت. بەڵێ کەواتە ئێستا ماوە یاسایی ئەنجومەنی پارێزگاکان چەند مانگی ماوە یاخود چەند ساڵی ماوە؟ تقریبا 8 مانگێک ماوە بۆ ئێمە لە 24/6 2014 دەست بەکار بووین. ئەبێتە ڕۆژی مباشەرەی ئەنجومەنی پارێزگاکان بۆ تایبەتی پارێزگای سلێمانی. تقریبا ئێمە ئاخر ئەنجومەن بووین کە دەست بەکار بووین. 24/6 2018 ئاخر وادەیە بۆ ئەنجومەنی پارێزگاکان. گەشتبینن بەر لە وادەی تێپەڕبوونی ماوەی تەمەنی یاسایی هەڵبژاردن بۆ ئەنجومەنی پارێزگاکان بکریان ئەو دۆخەی کە بۆ سەر پەرلەمان هات ئەنجومەنی پارێزگاکانیش دەگرێتەوە. ئێمە بە نەتیجە بۆمان دەرکەوتووە ئەنجومەنی پارێزگاکان ڕۆڵی و کاریگەری تایبەتی خۆیان هەیە و دەسەڵاتێکی چاودێری باشن لە ناو سنووری جوگرافی هەر پارێزگایەکە. هەرێمی کوردستان پێویستی بە ئەنجومەنی پارێزگاکان هەیە. تەمەنا ئەەکەین ئەنجومەنی وەزیران یاخود حکوومەت ئەگەر بەرقەرار بوو ئەنجومەنی پارێزگاکانیش لە مدە و کاتی خۆیان هەڵبژاردننی بۆ بکرێت هیچ مبەڕیڕێک نییە بۆ دواخستنی. لە چ کاتێکە هەرێمەکەمان لەژێر هەڕەشابێ ئەو کاتە زیاتر پێویستە ئێمە دیموکراتی پەیڕەوکەین، پێویستە کار بە یاساکانکەین، پێویستە هاوڵاتیانی خۆمان دڵنیاکەینەوە کە ئاڵوگۆڕی ئاشتیانەی دەسەڵات. ئێمە بۆ 4 ساڵی ساڵنامەیی هاوڵاتیانی خۆشەویستی پارێزگای سلێمانی متمانەی پێبەخشیوین، داوایان لێ کردوین کە خزمەتکارێکی ڕازگۆ و ڕاستەقینەیان بین. دوای ئەو 4 ساڵە ئیتر هیچ پێناسەیەک بۆ ئێمە نامێنێتەوە. ئەبێ جیلێکی کە گروپێکی کە بێن متمانە دووبارە وەرگرنەوە و بێن لە جیاتی ئەوان خزمەتی هاوڵاتیان بکەن. زۆر باشە. پێشتر هەرسێ پارێزگاکەی هەرێمی کوردستان سلێمانی هەولێر دهۆک یا دەشتیاندا و حکوومەتی هەرێمی کوردستان بەوەی کە مخاتەبەی ئەنجومەنی وەزیرانیان کرد لە پارەی پاشەکەوتی موچەی فەرمانبەران قەرزەکانی حکوومەت بدرێتەوە. لە هەنگاوی یەکەم
ئەوە ڕەت کرایەوە. ئێستا کە بارودۆخی حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕووی دارەیەوە خراپە و چارەنووسی موچەی فەرمانبەران لە نێوان هەولێر و بەغدا هێشتا یەکلای نەبووتەوە. ئەگەر ئەو بابەتە بۆ وەرژێنرێت جارێکی تر هاوڵاتیان و داخوازیە بکەن، کۆمەڵی ڕێکخراوە و داخوازیە لە ئەنجومەنی پارێزگاکان بکەن، خۆپیشاندەران ئەوانەی کە داوای موچە و قوتی خۆیان لە حکوومەت دەکەن ئەو داخوازیە لەیەوە بکەن، پێ وایە ئەوە بەکوێ دەگات. حکوومەت لە ئێستادا ئامادەیە دەست و پەنجە لەگەڵم بابەتە نەرم کا یاخود وەکو جارانی پێشوو بە نێرێنی وەڵام دەداتەوە. ئێمە لێرە بێ ڕاستیەک بڵین لە دوای ئەوەی کە ساڵی 2013 سەرۆکایەتی هەرێمی کوردستان کەوتە فەراغێکی یاساییەوە، ئەم ئەنجومەنی وەزیرانی کە ئێستا هەیە ئەویش دووبارە بەش پشکی شێری بەرەکەوێت لەو نایاسایی کە کردی، چونکە هەمیشە هەوڵی ئەدا یاسای جۆراوجۆری تری بڕیاری جۆراوجۆری تری دەرەکرد بۆ شەرعیەتدان بەو نایاسایی کە هەبوو. ئەو بڕیارانەی کە ئەنجومەنی وەزیران لە ماوەی ئەو 34 ساڵی دوایە کە دەری کردووە سەرلەبەری نایاسایی بووە و بە تایبەتی دوای لە کارخستنی پەرلەمان هیچ حەقێکی یاسایی نییە. حکوومەتی هەرێم زوڵمی لە هاوڵاتیانی هەرێمی کوردستان کردووە، باج و ڕسوماتی لەسەر خەڵک زیاد کردووە، نایاسایی بووە، پاشەکەوتی موچەی لەسەر موچەی فەرمانبەران و موچەخۆران داناوە، نایاسایی بووە. مەبدەیەک هەیە ئەڵێ ما بەنا عەلا باتڵ فەهوە باتڵ، ئەمانەی کە ئەمان کردویانە ئەگەر دامەزراوەکان بە یاسایی بکرێت، ئەگەر پەرلەمانی کوردستان دەست بەکار بێتەوە سەرلەبەری نایاساییە دەبێت پێداچوونەوە و خوێندنەوەی تازەی بۆ بکرێت، چونکە ئەمانە هاتوون زوڵمیان لە خەڵکی هەرێمی کوردستان کردووە، زوڵمیان لە موچەخۆران و فەرمانبەرانی هەرێمی کوردستان کردووە. ئێمە ڕۆژی یەکشەمە بەشێکی زۆری خاوەن پێداویستە تایبەتەکان بۆ مافەکانیان کە موچەی مانگانەی هەرێکێک لەو خۆشەویستانە تەنها 6,000 دینارە. ئایا حکوومەتێک نەتوانێت موچەی مانگانە بۆ خاوەن پێداویستێکی تایبەت 6,000 دیناری بۆ تابین بکە، ئیتر چاوەڕێی چی لە یەکەی بەداخەوە تا ئێستش ئەم ئەنجومەنی وەزیرانە سوورن لەسەر نایاساییەکانیان، سوورن لەسەر پێشێلکاریەکانیان، سوورن لەسەر ئەوەی کە موچە بۆ خەڵکی هەرێمی کوردستان دابین ناکەن، سوورن لەسەر ئەوەی کە ئەو بڕیارانە دەرناکەن کە قازانجی هەرێمی کوردستانی تێدا بێت. زۆر باشە. ئێوە لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی ئاگاتان لە داهاتی خاڵە سنووریەکانی سنووری پارێزگای سلێمانی هەیە بەسەرجەم خاڵە سنووریەکانەوە یاخود بەسەرجەم داهاتە ناخۆیەکانەوە یاخود نا؟ بەڵێ، وەک پێم پێشتر وتم ئەنجومەنی پارێزگاکان دامەزراوەیەکی تازان و هەر لە یەکەم ڕۆژی دەست بەکاربوونی ئەنجومەنی پارێزگاکانەوە ئەو ئەنجومەنی وەزیرانی کە ئێستا هەیە، سەرۆکی ئەنجومەنی وەزیران و خودی جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیران دژایەتی تەواوی ئەنجومەنی پارێزگاکانەکە. تا ئێستش ئێمە نەمیلاکات نەزمەی مالی سەربەخۆ تەنانەت مادەی 123 لە دەستوری عێراق ئاماژەی پێداوە ئەنجومەنی پارێزگاکان نەبەسراونەتەوە بە هیچ وەزارەت و هیچ دامەزراوەیەکی ترەوە. هۆکاری ئەو دژایەتێ چیە ببوورە کاگەنوەر؟ هۆکاری دژایەتی حکوومەت بۆ ئێوە چییە؟ ئەیانەوێت دەسەڵاتێکی مەرکەزی تەواو هەبێ، خێر و شەڕی ئەم وڵاتە لە دەستی ئەنجومەنی وەزیران سەرۆکی حکوومەت و جێگرەکەیە بێ، چۆن بەداخەوە جێگری سەرۆکی حکوومەت تەمسیلی وەزیری داراییەکە لە پارێزگاکانی هەڵەبجە و سلەیمانی، سەرۆکی حکوومەت تەمسیلی وەزیری داراییەکە لە پارێزگاکانی هەولێر و دهۆک. ئەمان نایانەوێت ئەیانەوێت ئەو دەسەڵاتە بە مەرکەزی لە دەستی خۆیان ئەبمێنێتەوە، نایانەوێت ئەنجومەنی پارێزگاکان لەسەر پێی خۆیان بوەسن. ئەو باجە داهات و ڕسوماتش کە هەبووە هەر هەمووی گەڕاوەتەوە بۆ هەولێر بە جۆرێکی کە سەرف کراوەتەوە و تەماحیان لە ژیانی هاوڵاتیانە هەبووە، هەوڵیان داوە بە هەر وەسیلەیەک بێ پارەکۆ بکەنەوە. ئەگینا دەبوو بەشێکی زۆری داهاتیان خستایەتەوە دژێر دەسەڵاتی ئەنجومەنی پارێزگاکان بە پێی ژمارەی دانیشتوان بکرایەتەوە بە پرۆژە بۆ قەزاو ناحیەکان. زۆر باشە. باس لەوە کرد کە حکوومەتی هەرێم بە تایبەت سەرۆکی حکوومەت و جێگرەکەی دژایەتی ئەنجومەنی پارێزگاکان دەکەن، بەڵام ئەوە لەلایەن حکوومەتەوە. لەلایەن هاوڵاتیانەوە ئێوە سەربەرزن بۆی کە لاست ڕایکردنی کارەکانی هاوڵاتیان و جێبەجێکردنی داخوازیەکانی هاوڵاتیاندان، ئێوە لە بەردەم حکوومەت دیارە مەرغوب نین، لە بەردەم هاوڵاتیان چۆنن؟ ئێمە ئەوەندەی کە توانی بێتمان ویستومانە خزمەتکارێکی دڵسۆزی هاوڵاتیانی خۆمان بین، لانی کەم ڕازگۆ بین لەگەڵیان. هەر پێشهاتێک هەر قەرارێک لە ئەنجومەنی وەزیران دەرچوو بێت، ئێمە بە بڕیار یا بە پێشنیاز یا بە ڕاستپاردە سەدان پێشنیار و ڕاستپاردەمان داوە بە وەزارەتەکان کە ئەم بڕیاریان نایاساییە، کە بڕینی موچەی فەرمانبەران نایاساییە، کە زیادکردنی باج و ڕسومات نایاساییە، کە دابینکردنی موچە و فەرمانبەران بۆ موچەخۆرانی هەرێمی کوردستان پێویستیەکی حتمیە. بە جۆرێ لە جۆرەکان ناڵێن بەداخەوە بە جۆرێ لە جۆرەکان ئەوەندەی ئەنجومەنی وەزیران سەرقاڵی ئەوە بووە کە جوابی ئەنجومەنی پارێزگاکان بداتەوە کە نەقدی بڕیارەکانمان کە ئەمە لە ئەسڵا ئیشی ئەوان نییە، ئەوەنە نەیپەرژاوەتە سەر ئەوەی کە لە خەمی هاوڵاتیانی خۆیان بێت. زۆر باشە. زۆربەی چاوەکان ئێستا بۆ چارەسەرکردنی گرفتەکان و داخوازیەکان
بە تایبەت دابینکردنی موچە و قوتی هاوڵاتیان چاوەکان لەسەر ئەنجومەنی پارێزگاکانن بە تایبەت ئەنجومەنی پارێزگای سلێمانی. ئێستا ئەو داواکاریانەی لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی دەکرێت ئێوە بە نیازی چین لەگەڵ بەغدا چۆن ڕێک دەکەون چۆن دەکرێت ڕێکەوەن میکانیزمی ئەو ڕێکەوتنە هاتنە پێشەوەی بەغدا و چوونی ئێوە بۆ بەغدا چییە؟ بێگومان لە دوای 16 ئۆکتۆبر دۆخێکی تازە بەسەر هەرێمی کوردستانە هاتووە و بەناحەکیمی و بەناحکمەتی سیاسیەکانی ئێمە لە 150 خاکی پیرۆزی هەرێمی کوردستانمان لەدەزاوە ئەو خاکەی کە بە هەزاران ڕۆڵەی کوردی تیا شەهید بووە ئەوە کە هەزاران عایلەی کورد بێسەرپەرش بووە ئەو خاکەمان لەدەست داوە دۆخێکی تازە هاتۆتە پێشەوە. ئێمە لە کۆبوونەوەی ڕابردوومان جارێکی کە خاڵە سنووریەکان داخران کە پێداویستێکی زۆر بۆ ناوخۆ بۆ موچە و بۆ داهاتە بوو کۆبوونەوەیەکی نائاساییمان گرێدا بە پەلە هەڕۆژی سێشەممە کە 24 دەبوو نووسراوێکمان ئاراستەی سەرقونسڵگەری کۆماری ئیسلامی ئێران کرد داوامان کرد پێویستیەکە بۆ هەردوو بۆ ئەوەی جوڵەی بازرگانی لە هەردوو لا بەردەوام بێت داوایەکمان لێکردن کە مەرزی نێودەوڵەتی باشماخ و پەروێزخان بکەنەوە و داوایەکمان ئاراستەی وەزارەتی نەوتی عێراق کرد بۆ ئەوەی بەپەلە نەوتی سپی بۆ پارێزگای سلێمانی و هەرێمی کوردستان دابینکە و چۆن لە ساڵانی ڕابردوو بودجەی پەرەپێدانی پارێزگاکان هەبوو بە پێشماری دانیشتوان داوای بودجەی پەرەپێدانی پارێزگاکانمان کردو پاڵپشت بە دەستور و لە هەمان کاتدا معانات و پێداویستیەکانی خەڵکی هەرێمی کوردستان و پارێزگای سلێمانی بە تایبەتی ڕوبەڕووی ئەنجومەنی وەزیرانمان کردوتەوە کە پێویستە بە زووترین کات ئەنجومەنی وەزیران گوێ لە داواکاری هاوڵاتیان بگرێ ڕاستگۆ بێ و ئەو دوو مانگە و ئەو چەند مانگەی پێشوو کە نەوتی فرۆشتووە موچەکەی پارەکەی بە پەلە دابش بکا بۆ موچەخۆران و فەرمانبەرانی هەرێمی کوردستان و وەک وەڵامێکی سەرەتایی ئەنجومەنی وەزیران بانگهێشتی سەرۆکی ئەنجومەنی پارێزگاکان و پارێزگارەکانی هەرێمی کردووە ڕۆژی یەکشەممە بۆ ئەو مەبەستە کۆبینەوە ئێمە پێداویستیەکانی هاوڵاتیان و ئیستیشارەمان بە خەڵکە دڵسۆزەکان کردووە بە مامۆسایانی زانکۆ کردووە کە پێویستە هەنووکەیەکان چین لەگەڵ خۆمان دەیبین ڕوبەڕووی ئەنجومەنی وەزیران یەکەینەوە کە چیتر ئەنجومەنی وەزیران دەبێت ڕازگۆیانە بێتە سەرخەت ئەو پارە کەڵەکە بوانەی کە دایان ناوە لە بانقەکان پارەی نەوتی ڕابردوو کە فرۆشتویانە بەپەلە بیخەنەوە خزمەتی هاوڵات. زۆر باشە کاک ئەنوەر ئەوە کە ئەنجومەنی وەزیران داوای لە پارێزگارەکان کردووە لەگەڵیان کۆبێتەوە داخوازیەکانیان لێوەربگرێت دەرەنجامی ئەو بەڵێنەیەکی ئەو بە هاوڵاتیانتاندات داواکاریەکانتان دەگەینە حکوومەتی هەرێمی کوردستان بەوە حکوومەت هاتووەتە سەرخەدیان پێویستیەکی حتمیە و حکوومەت ناتوانێت چیتر مماتەڵە بە ناڕەزایەتی هاوڵاتیان بکات. حکوومەت ناتوانێت تا ئێسش کە کردوێتی زوڵمی لە خەڵک کردووە و ئێمەش بە پەرۆشەوە بووینە و هەر ڕۆژی 24 یاداشمان پێشکەش کردوون قەنەعەتم وایە ئەوە بەشێک بێ لە بەدەمەوە هاتنی داواکاریەکان جا تەمە ناکەین بە ڕازگۆیانە بە دڵسۆزانە ئەو داهاتی کە هەیە بیخەنەوە خزمەتی خەڵک و ڕازگۆ بن لانی کەم لەمە دوا شەفاف بن دامەزراوەکان بخەنەوە سەرپێی خۆی میلاکات ڕێکخەنەوە دامەزراندن دادپەروەری تێدا بێت بتوانن خزمەتی زیاتری هاوڵاتیان بکەین بە هەموو. زۆر باشە وتە داوایەکمان ئاراستەی حکوومەتی عراقی کردووە بۆی کە نەوتی سپی دابش بکات و داوایەکیشتان ئاراستەی کۆماری ئیسلامی ئێران کردووە بۆ بابەتی خاڵە سنووریەکان ئەم داوایانە هیچ وەڵامێکی هەبوو یاخود نا؟ خاڵە سنووریەکان کراونەتەوە لە ئێستا جوڵەیەکی بازرگانی باشەیە لە بینی هەرێمی کوردستان و ئێرانە و بەنسبەت ئەوەی عێراقەوە کە داوای نەوتی سپیمان کردبوو ئێمە بەوە ڕانەوەستاوین کە نووسراوەکەمان ئاراستەی وەزارەتی نەوتی عێراق کردووە ئێمە بەڕێز جێگیری سەرۆکی پەرلەمانی عێراقمان ئاگادار کردوێتەوە پەرلەمانتارە کوردەکانمان ئاگادار کردوێتەوە کە ئەو بابەتەمان بۆ بجوڵێن و هەموو نووسراوەکە وێنشمان داوە بۆ بەڕێزانە بۆ ئەوەی بەدوایە بچن و وەڵامێکمان بدەنەوە بەڵام تا ئێستا هیچ وەڵامێکمان دەست نەکەوتەوە. زۆر باشە بابەتێک کە ڕاستەوخۆ ئەنجومەنی پارێزگاکان دەبەستێتەوە بە حکوومەتی ناوەندی بەپێی کام یاسا حکوومەتی عێراق دەتوانێت ڕاستەوخۆمەوەڵە لەگەڵ پارێزگاکان بکات یان لەگەڵ پارێزگایەک بە دیاریکراوی بکات لەبەرەوە قسە هەیە دەوترێت کە ئەگەر حکوومەتی عێراقی ئیستحقاقی هاوڵاتیانی پارێزگای سلێمانی بدا لە ڕووی موچەوە ئەوە داوای کۆی داهاتەکانی سنووری پارێزگای سلێمانی دەکات بۆ مەرجە بیدات ئەمە قسەیەکی ڕاستە یاخود ئەوەی کە حکوومەتی عێراقی چ کاتێک دەتوانێت موچەی پارێزگای سلێمانی بداوە مەرجی بۆ پەیدانی ئەو مافە بە هاوڵاتیان چییە؟ بەڵێ ئێمە لە مادەی 170 دەستورە ئاماژەی بەوە داوە کە ئیعتراف کراوە بۆی کە هەرێمی کوردستان هەیە
ئێمە پشگیری لە بوونی هەرێمی کوردستانەکەین لە چوارچێوەی عێراقی فیدراڵە و ئەمانەوێ مادەکانی دەستور وەکو خۆی جێبەجێ بکرێ و گرنگترینیان لای ئێمە مادەی 140 کە چەند ساڵە پشتگوێ خراوە بەڵام لە دوای مادەی 110 و 111 و 112 تا 120 کە بەشێکی تایبەتە بە پارێزگاکان و بەشێکی تایبەتە بە تەعاملکردن لەگەڵ هەرێمی کوردستان بەشێکی زۆری ئەو مادانە ئەبێ کە جێبەجێ بکرێت هەماهەنگیەک ئەبێ لە بینی پارێزگاکان و حکوومەتی مەرکەزە مەسەلەن دەرهێنانی نەوت کە دەرهێنانی گاز و خاڵە سنووریەکان و پاسەوانی سنوور و سەرجەم ئەو داهاتانەی ترکە هەیە مەسەلا پاسپۆرت و جەوازات و نفوس و ئەمانە گومرکەکان ئەمانە کۆمەڵێ دامەزراوان کە عیلاقەی بینی هەرێمی کوردستان و مرکزی گرێداوە و دەستوریش معالەجەی ئەو بابەتەی کردووە لەبەرەوەی پارێزگاکانیش نامۆ نین بەوەی کە لە چەند سێکتەرێکا کە دەستور ئاماژەی پێداوە لە چەند خاڵ و مادەیەکا کە دەستور ئاماژەی پێداوە تەعامل بکەن بۆ موچەی فەرمانبەران ئێمە قۆناغی یەکەم ئەرکی حکوومەتی هەرێمی کوردستانە موچەی موچەخۆران و فەرمانبەران دابین بکات بەو پێی کە لە ئێستادا بەنایاسایی هەرێمی کوردستان نەوتی ئاوانە و بای حەسەن و بەشێکی زۆری نەوتی هەرێمی کوردستانیان دەفرۆش کە باز لەوە دەکرێت ڕۆژانە ملیۆنێ بەرمیل نەوتیان فرۆشتووە لە ئێستادا ئەو بیرە نەوتانە حکوومەتی مەرکەز کۆنتترۆلی کردووە کەواتە بەشێک لە مستحقاتی خەڵکی هەرێمی کوردستان و پارێزگای سلێمانی و پارێزگاکانی تر دەکەوێتەوە سەر ئەستۆی حکوومەتی مەرکەز بۆیە بێ بە زووترین کات ئەنجومەنی وەزیران ئەگەر خۆی موچەی پێدابین ناکرێت وەفدی مفاوض دروستکە لەسەر مادە دەستوریەکان قسە بکەن داوای مستحقاتی هەرێمی کوردستان لە عێراق بکەن و داوا بکەن کە موچەی موچەخۆران و فەرمانبەرانی هەرێمی کوردستان دابین بکرێ و ئەو ڕێکارانەش چییە کە حیساباتی عێراق دەیەوێ ئەمان بە زووترین کات پاکتاویە لە سیستەمی موچە چونکە ئێمە زانین ئەمانە بە هەزاران بە سەدان هەزار موچەخۆری نایاسایی و بندیواریان هەیە کە ئەمە بە نایاسایی کردویانە. زۆر باشە. ئەگەر بێت و حکوومەتی هەرێم لە چەند ڕۆژی ئایندا کە جەنابەت ئاماژەت بۆدا ڕۆژی یەکشەمەیە لەگەڵ پارێزگارەکان کۆ دەبێتەوە نەچۆ ژێرباری داخوازی موچەخۆرانی هەرێمی کوردستان و نەچۆ ژێرباری ئەو فشارانەی کە لەسەر ئەنجومەنی پارێزگاکان هەیە بەوەی کە لە ئێستادا هاوڵاتیان ڕاستەخۆ داوا لە ئەنجومەنی پارێزگاکان دەکەن فشاری ئێوە دواتر لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان چییە؟ چ ئەنجومەنی پارێزگاکان چه هاوڵاتیانی هەرێمی کوردستان حکوومەتێکیان ناوێت کە نەتوانێت مافەکانیان بۆ دابین بکە بۆیە ئەگەر ڕۆژی یەکشەمە بەخێر بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان بە بڕیاری خێر لی دەرنەچوون حەقە هەر ئەو ئەنجومەنی وەزیرانە ئیستیقالەکەن و خۆیان هەڵبوەشێنەوە ئێمە ئەنجومەنی وەزیرانێکمان ناوێت نتوانێت موچەمان بۆ دابینکە نتوانێت پرۆژە خزمەتگوزاریەکانمان بۆ ببوژێنێتەوە نتوانێت ئەو پرۆژانی کە تا ئێستا وەستاون سەرپێی خۆی کە ڕازگۆ نەبێت شەفاف نەبێت لەگەڵمان بۆیە هەر لە ئێستاەوە حەقە و پێشنیازیان بۆەکەین ئەگەر نیەتی خێریان بەم هەرێمە نییە ئەگەر توانایمانەوە و بەقایان نییە توانای دابینکردنی مافی هاوڵاتیانیان نییە حەقە هەر خۆیان بۆ خۆیان ئیستیقالە بکەن و ئەگەر نا هاوڵاتیانی هەرێمی کوردستان دڵنیای لەوەکە کە لیان قبول ناکە چونکە تا شەڕی داعش هەبوو ماوەی 3 ساڵ هەمومان تەحملی باری گران و باری بژێوی ژیانمان کردووە تەحملی مەسئولیەتمان کردووە و کۆڵمان لەگەڵا هەڵگرتوون بە هەزاران پێشمەرگە شەهید بووە لە بەرەکانی شەڕا بە خاتری ئەوەی کە هەرێمەکەمان لەژێر هەڕەشە و مەترسیایە کە ئەوان لە تەنها چەند سەعاتێکی زۆر کەمە لە 150 خاکی کوردستانیان ڕادستی حەشتی شەعبی و ڕادستی سوپای عێراق کرد. زۆر باشە. سەبارەت بە موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان پێ دوایە کە بەغدا چۆن مامەڵە لەگەڵم دۆسیە دەکا بەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان چەند کاتژمێرێک یاخود دەتوانم بڵێم ڕۆژێک دوای ڕاگەندراوەکەی حەیدەر عەبادی بە دابینکردنی موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان هاتە سەرخەت و ئاماژەی بۆدا موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان ملیۆنێک و 200 و ئەوەندە هەزار موچەخۆرێ بەڵام عەبادی و حکوومەتی عێراقی ژمارەیەکی تر بڵاو دەکاتەوە. پێ دوایە جیاوازیەکە بەکوێ دەگات حکوومەتی عێراقی ئامادەیە ئەو ڕێژەیە پەسەند بکاوە لە پرۆژە یاسای بودجەی 2018 ئەو ڕێژێ بنێرێت؟ بەڵێ ئەمە بابەتێکی ژمێرەیە و ئێمە دڵنیاین لەوەی کە هەرێمی کوردستان ڕازگۆ نەبووە تەنانەت لەگەڵ خەڵکی کوردستان و دوو حیزبی دەسەڵاتدار بە تایبەتی یەکێتی و پارتی لەگەڵ کادرەکانی خۆشیان ڕازگۆ نەبوونە. بە نمونە دوو سێکتەر هەیە کەرتی سەربازی کەرتی مەدەنی ئەمە
هەردوویان فەرمانبەریان هەیە تەقاعودی شمولی ئەم دوو فئەیەکە بەڵام ئەمان هاتوون کادرەکانی خۆیان بۆ ئەوەی لە کاتی هەڵبژاردنا سوودیان لێ ببین دەنگیان بدەنێ چەندین ناوی جۆرا و جۆریان بۆ داتاشیون و بە فئەی جۆرا و جۆر خانەنشینیان کردوون کە ئەمە لە یاسا جێی نابێتەوە بۆیە ئەگەر من دڵنیام هەرێمی کوردستان ئەتوانێ بە پێی دەستور مستحقاتی خۆی لە حکوومەتی مەرکەز وەرگێ بەڵام بە ڕێکارە ئیداری و ژمێریاریەکان و ئەبێ میلاکی حکوومەت ڕێک بخرێتەوە بەو شێوەی کە قانونی خدمەی بەدەنی دەستنیشانی کردووە و ئەبێ ئەمانە لەگەڵ عێراقیش ڕازگۆ بن چونکە دوجار قانون هەیە و دەستور هەیە ئەبێ میلاکی ڕسمی حکوومەت چەنە ئەوە نەڕادەست بکەن ئێمە فئەی جۆرا و جۆرمان هەیە عینوانی جۆرا و جۆرمان هەیە کە نایاسایین کە تەنها بۆ ڕەزامەندی بۆ ڕەزامەندکردن و کۆکردنەوەی دەنگ بە فئەی جۆرا و جۆر دەستنیشان کراون تۆ خانەنشینی یا ئەبێ لە سلکی عسکەری لە تەیەران لە هێزی بەڕی لە جێشی عێراق لە مخابرات لە یەکێک لەم سلکانە خزمەتێکی سەربازیت کردبێت یا لە سلکی مەدەنی لە یەکێک لە وەزارەتە خەدەمیەکانە خزمەتێکت کردبێت غەیری ئەم دوو فئە عینوانی کە جێی نابێتەوە بۆیە ئەوەی کە بە نایاسایی کراوە ئەوەی کە ناوی جۆرا و جۆری بۆ داتاشراوە خانەنشینی ئەیلولە گوڵانە هەر عینوانێکیان بۆ داتاشیوە پێویستە ڕێکی کەنەوە و فەرمانی دەست بەکاربوونی هەبێ ئێستا باز لەوە ئەکرێ هەنێ موچەخۆر لەسەر کاغەز هەیە بەڵام فەرمانی دامەزراندنی نییە فەرمانی ساڵانی خزمەتی دیار نییە بڕوانامە دیار نیە لە هیچ شوێنێ بوونی نییە ئەمانە ئەبێ ڕێک بکرێنەوە و لە فلتر بدرێن ئامارێکی دقیق بدرێ بە عێراق بۆ ئەوەی ئەوان موچەی یانی تەڕی و تەڕ و وشک پێێتەوە زۆر باشەکە گەنوەرکەواتە پێ دوان نییە مەسلەی بایۆمەتری نەیتوانیوە هەموو ئەو کەم و کوڕیانە یاخود ئەو گەندەڵیانەی لە ڕێژەی موچەخۆرانی هەرێمی کوردستاندا هەیە بنەبڕ بکات بێگومان بایۆمەتری نەیتوانێت چونکە کەسەکان بینیمان لە کاتێک کە تەسجیلی بایۆمەتری هەبوو ئەوانەی کە لە خاریج بوون و موچەخۆری حکوومەت بوون تەنها لە کاتی دەنگدان ئەیان هێنانەوە بە مەتارەکان بەرنەیە کەوتن لەبەرەی ئەو بەڕێزانە لە دەرەوە هاتنەوە موچەخۆری حکوومەتن و بەڵام لە کاتی دەنگانە حیزب بەکاریانە هێنێت ئێمە ئەبێ میلاکی ڕاستەقینەمان هەبێت ئێمە میلاکمان هەبێ بە پێی قانونی خدمەی بەدەنی هەر فەرمانبەرێک ئەبێ لە بەڕێوەبرایەتیەکەی خۆیان 8 سەعات وەزیفە ببینێت نەک لە دەرەوەی وڵاتەژی بەڵام لێرە موچەخۆرە لێرە خانەنشینە بە پلەی زۆر باش ئەمانە ئەبێ هەمووی ڕێک بکرێتەوە ئەگەر ئەمە ڕێک نەکرێتەوە دڵنیا بن بە چەند مانگی کەش ناگەینە نەتیجە بەڵێ تۆماری بایۆمەتری نەیتوانی لە هەرێمی کوردستانە سەرکەوتوو بێت هێشتا بەوەش بە پێی ئامارە نافەرمیەکانیان 100,000 کەس لە بایۆمەتری پاکۆ بووە بەڵام ئێمە مەسەلا کەرتی سەربازی ئێمە ئەو کەسانەمانەوێت کە موالیدیان ڕێگە پێدراوە بەوەی لە کەرتی سەربازیە ئیشکەن بەڵام ئەگەر کەرتی سەربازی هەمووی خەنەوە خزمەتەوە ئەو بەشێکی زۆر لەوانەش وازەهێنن چونکە خەڵک هەیە تەنها ناوەکەی هەیە بە شێوەیەکی مەهمی موچەکەی وەرەگرێ و ئێمە ئەبێ وەزارەتی پێشمەرگە بە تایبەتی دەست لەم بڕیارە سەقەتانەی خۆی هەڵگرێ کە ئامرسریە یەکسێ حیمایی هەبێ ئامر فەوجێ 5 هەبێ ئامر لیوایەک 20 هەبێ ئەمانە پێویستە هەمویان خزمەتکەن هەر یەکەیان کەس و برا و ئامۆزا و کەسوکاری خۆی داناوە لە ماڵەوە و ئیشیکەی پێدەکا بەڵام لە هەمان کاتا میلاکن بەسەر ئەم حکوومەتەوە پێویستە دەرچوانی زانکۆ بنێرێتە کۆلێجەکان خوێندن تەواوکەن لە سلکی سەربازیە بخوێنن ببنە ئەفسەر و دەرەجەدار و خزمەتی ئەم وڵاتە بکەن ئەوەی کە بەغدا زۆر نەقدی دەکات ڕێژەی موچەخۆرانی هەرێمی کوردستانە پێ دوایە ڕێژەی موچەخۆرانی هەرێمی کوردستان بە پێوەرە ستانداردە جیهانیەکان یاخود بۆ پێوەرەی کە حکوومەتی عراقی خۆی باسی دەکا حکوومەتی عراق 15 پارێزگای هەیە ئێمە 3 پارێزگامان هەیە دەڵێ بەراورد بەو 15 پارێزگایی ئێمە هەرێم موچەخۆری زۆر زیادە کامەش جێگای بڕوای حکوومەتی عراقی نیە ئەوەی کە ئێوە شارەزاییتان هەبێ و سەرکارتان لەگەڵی کردبێ مەسلەی موچەخۆرانی هەرێمی کوردستان ڕێژەکەی ستانداردەکانی تێپەڕاندووە یاخود حکوومەتی عراق بیانومان پێدەگرێ ئێمە میلاکی فەرمانبەران و موچەخۆرانی هەرێمی کوردستان ئەگەر مقارنەی کەین بە عێراق تەنانەت ئەگەر مقارنەی کەین بە وڵاتانی چواردەورمان بە جیهانیش چەند بەرابەر ستانداردی تێپەڕاندووە ئێمە لە عێراقا لە 108 ژمارەی دانیشتوان موچەخۆرە بەڵام ئێمە لە هەرێمی کوردستان لە هەموو دوو کەسی سەر و 18 ساڵێکیاندا تاعینە کە ئەمە بارپرسیەکی زۆری لەسەر موچە و داهاتی وڵات دروست کردووە کە ئەمە بە جۆرێک
لە هیچ شوێنەکان نیە لە هەموو دوو نەفەرە کە سنی ڕشتی تەواو کردبێکی یەکیان دامەزرا بێ بەڵکو ئەبێ ستانداردێکی ئەو ستانداردە تێنەپەڕێنێ و ڕێژەی 1970 تا 1910 ڕێگە پێدراوە کە لە خزمەتی گشتیا بن پێویستە ئەمانە دەرفەتی تریان بۆ بڕەخسێ لە کەرتی تایبەتە کار بکەن بە ئاسانی مۆڵەتیان بدرێتێ پێشینیان بدرێتێ ئەو گەنجانی کە بەهرەمەندن کە زانکۆکان تەواوەکەن بتوانن لە کەرتی تایبەتە جێگەی خۆیان بکەنەوە خزمەت بکەن. زۆر باشە. لە چەند ڕۆژی ڕابردوودا لێدوانێک بە ناوی بەڕێستەوە وەکو جێگیری سەرۆکی ئەنجومەنی پارێزگای سلێمانی بڵاو کرایەوە بەوەی کە ڕەنگە حکوومەتی عێراق موچەی ئەم مانگە دابی بکات. پێشتریش ئەندامانی ئەنجومەنی نوێنەران واتە ئەندامە کوردەکانی پارلەمانی عێراق ئاماژەیان بۆدا کە بەغدا تەنیا دەتوانێت بەر لە جێبەجێکردنی پرۆژە یاسای بودجەی ساڵی 2010 تەنیا وەکو سولفا بەشێک لە بودجە بنێرێ بۆ پارێزگاکان و مامەڵە لەگەڵ پارێزگاکان بکات. ئەوەی کە ئێوە جەنابتان ڕاتانگەیان قەرار وایە چۆنی ئەو پارەی سرف بکرێت و لە پێناوی هیچ مەرجێکدا یاخود تەنیا لە چوارچێوەی مامەڵەکردن لەگەڵ ئەنجومەنی پارێزگاکاندا. بڵێ ئێمە خۆشبەختانە لە موازنەی عێراقا بەشی هەرێمی کوردستان دەستنیشان کراوە و تەسوی دەکرێت دەچێتە ئەنجومەنی وەزیرانەوە پێویستە وەزیرە کوردەکان لە حکوومەتی عێراق ئەوانە پێداگری زیادکەن و میزانەی هەرێمی کوردستان بگەڕێنەوە حەدی جارانی و داکۆکی لێ بکەن چونکە لە ئێستا بەشێکی زۆری نەوتی ئەم ناوچەیە عێراق تەسەڕفی پێەکە و ئێستا خاڵە سنووریەکانیش بەشێکی ئەگەڕێتەوە بۆ عێراق بۆیە پێویستە پێداگری کرێ هەموو لایەک بۆ ئەوەی بتوانین لە موچە سوودمەند بین تا ئەو کاتەی کە بودجەی 2010 پەسەند نەکرێ بڕواناکەم عێراق بتوانێت موچەی کاش یاخود لەسەر ئەساسە بیدا بەڵام ئەتوانێت بە پێشینە چەند پێشینەیەک بنێرێ بۆ هەرێمی کوردستان بۆ ئەوەی بەشی موچەی فەرمانبەران و موچە خۆران بکە. بڕواتان وایە کە بەر لە 2010 یان کارکراوە وەکو ئەنجومەنی پارێزگاکان ببوورە کارکراوە کە بەغدا ئەو بڕە بنێرێت یاخود نا ئێوە داواکاری ڕاستەوە خۆتان کردووە؟ ئێمە داواکاری ئەوانە دیارە حکوومەت کە موچە بنێرێ پێویستی بە مستەلزەماتە چەند ئیلتیزاماتێکی شەکەوێتە سەر هەرێمی کوردستان ئەوە دەبێت ئەنجومەنی وەزیران ئەو مستەلزەماتە جێبەجێ بکە بەڵام ئێمە هیچ نووسراوێکی فەرمی هیچ داوایەکی ڕسمیمان پێنەگەشتووە بۆ دابینکردنی موچەی خەڵکی پارێزگای سلێمانی. ئەندامە کوردەکانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق هیچیان لە دەستێ سەبارەت بە فشارکردن لە حکوومەتی عێراق یاخود جوڵاندنی ئەو دۆسیە لە ناو پەرلەمانی عێراق بەوەی کە ناردنی ئەو سولفەیە کە باسی دەکەن بۆ هەرێمی کوردستان خێراتر بکە؟ بێگومان شتیان لە دەستدێ سەر کۆماری عێراق کوردە وەزیرەکان زۆریان کوردن و نزیکەی 64 پەرلەمانتارمان هەیە بێگومان ئەوان ئەتوانن دانوستان بکەن و مستحقاتی تری هەرێمی کوردستانیش لە عێراق پسەند و دابینی بکەن. زۆر باشە. پێشتر حکوومەتی هەرێمی کوردستان دوای دروستبوونی قەیرانی دارایی کۆمەڵێک ڕێکاری یاسایی لەسەر هاوڵاتیان جێبەجێ کرد و تاقی کردەوە کەەوەش زیانی بۆ هاوڵاتیان هەبووە بارگرانی لەسەر دروستکردن بە تایبەت لە مەسەلەی باجە ڕسومات جگەلەوەی کە هاوڵاتی دەخلی کەم بوو فەرمانبەر موچەکەی بووە بە نیوە و بەڕوبع موچە ڕسومات و باجەکان لە دام و دەستگاکانی خزمەتگوزاری حکوومەتی هەرێمی کوردستان چەند قات بەرزبەوە بە نمونەی وەزارەتی ناوخۆ وەزارەتی کارەبا کۆمەڵێک مەسەلەی خانوبەرە ئەوانە هەمویان لەسەر هاوڵاتیان چەند قاتێک زیادی کرد. ئێستا کە بارەدۆخی حکوومەتی هەرێمی کوردستان بە شێوەیەکی ترەوە ڕەنگە نەتوانێت لە ئاست ئەو کەمە موچەی کە دەیدا بە فەرمانبەرەکانی هەتاکو ساڵی تازە بەردەوام بێ مەسەلەی ئو باج و ڕسوماتانە چی لێ دێت هیچ یاسایەکەی بتوانێت هەڵبۆشێنێتەوە یاخود بە چ ڕێکارێک دەتوانێت وەکو پێش ئەو کاتێ لێ بێتەوە کە لە قەیرانی داراییدا نەبووین. ئەو بڕیارانە هەل لە ئەسڵا نایاساین و بە نایاسایی کراون و پێویستەکە حکوومەت خۆی هەڵی بۆشێنێتەوە و پێشنیازەکەین پەرلەمان کە دەستی بەکار کردەوە پەرلەمان ئەو بڕیارانە هەمووی هەڵبۆشێنێتەوە و قەرەبووی هاوڵاتیانیش کاتەوە ئەوەی کە باج و ڕسوماتی زیادەی لێوەرگیراوە بۆی بگەڕێتەوە چونکە لە کاتێکدا کە بارگرانی زۆر لەسەر خەڵکی هەرێمی کوردستانەیە لە کاتێکا کە قەیرانی دارایی هەیە ئەمان دێن کەمی بوو جۆ میزانەی خۆیان بە هاوڵاتیان پڕەکەنەوە. کاگەنۆر ئەوەی کە باسم کرد مەسەلەی باج و ڕسومات ئەنجومەنی پارێزگاکان دەنگی لەسەر نەداوە یاخود ڕاستەوخۆ ئەنجومەنی وەزیرانەوەی کردووە؟ ڕاستەخۆ ئەنجومەنی وەزیران کردوێتی و ئێمە بە دوو بەیانی جیاواز و لە دوو بڕیارە ڕەتمان کردوێتەوە و داوامان کرد کە جێبەجێ نەکرێ بەڵام ئەنجومەنی وەزیران گوێی پێنەدا لەبەرەوەی کە داهاتی بۆ خۆی زیادە کرد و تەماحی بڕکردبووە گیرفانی هاوڵاتیان ئەو بڕیاری جێبەجێ کرد. پێشتر بارزانی لە سەروبەندی ئەنجامدانی ڕیفراندۆم ئاماژەی بۆدا کە ئەگەر ڕیفراندۆم سەری گرت
ئەوە دەوڵەتی کوردی پیرۆز بێ لە هەموو هاوڵاتیەکان و ئەگەر سەری نەگرت ئەوە دەتوانن ئەنجومەنی پارێزگاکانیان هەر لایەنێکی دیکە دەتوانێت دەرگاکان واڵا بکات و سنوورەکان بکاتەوە و پەیوەندی بە لە جیهانی دەرەوە بکەن بۆ چارەسەرکردنی ئەوە گرفتانە بەڵام دوای ناوبڕێک وەڵامی ئەو پرسیارمدەوە خۆشەویستانم ناوبڕێک وەردەگرین دواتر دەگەڕێمە وڵاتان. خۆشەویستان بەردەوامین لە گەڵ بە ڕێز مامۆستا عەلی باپیر سەبارەت بە پوختەیەک دەربارەی ئیسلام و گفتوگۆکردنی لە چوارچەوەی بەرنامەی نووسین و یادەوەریە. ئینسان بێوێت شتەکەی عمقی هەبێ قوڵایی هەبێ پێشێ دەبێت لە خودی خۆتدا قوڵایی هەبێ. ئەمڕۆ کە جەنابی مامۆستا هات بەوەی کە بەرنامەکە تۆمارکەی ئەم کتێبە بە چاپە کۆنەکەیەوە بەدەستیەوە بوو. نەمتوانی لێ وەرنەگرم، نەمتوانی سەیری نەکەم، نەمتوانی نەگەڕێمەوە بۆ ئەو یادەوەریەش کەلانی کەم خۆم لەگەڵ کتێبەکە هەمەکە لە ساتە وەختێکی زۆر هەستیارە منش ئەم کتێبە بخوێندەوە. ئێستا چینی گەنج و لاو زیاتر خەمی دینداری مسلمانە تێنە تاکو چینی بەساڵدا چوو. هەر کەسێک کار لە خۆی نەکا کاری پێ لە خەڵک ناکات. وشەی خولوق هەم لە زمانی عەرەبیدا و هەم لە بەکارهێنانی قورئان و سونەتدا یعنی کۆی هەڵسوو کەوتەکانی مرۆڤ زۆر فەرۆشی ئیسلامێکمە وا وێنا بکرێ وا پێشان بدرێ کەوە ئیسلام هاتووە خوا وا وێنا دەکات سوبحانه وتعالى کە بەندەکانی لێ بترسێن. بەرنامەی نووسین و یادەوەری یەکشەمە کاتژمێر 9 بە کاتی هەولێر. جارێکی دیکە سڵاوتان لەبێ خۆشەویستانم بەردەوامی لە گفتوگۆکەمان کاگەنوەر بەر لە ناوبڕەکە و پرسیارم کرد کە بارزانی پێشتر ڕاگەیاند ئەگەر ڕیفراندۆم سەری نەگرت ئەوە لایەنەکان یان خەڵکی دیکە مەبەستی لەوانەیە ئەنجومەنی پارێزگاکان بێت لایەنەکانی دەرەوەی کۆمیتەی ڕیفراندۆم ببێ بڕۆن سنوورەکان بکەنەوە بارودۆخی هاوڵاتیان چاپ بکەن دانوستان بکەن لەگەڵ بەغدا لەگەڵ تورکیا لەگەڵ ئێران. ئێستا پێویستە لایەنەکان ڕێکارێک ئەنجام بدەن بەوەی کە بینیمان ڕیفراندۆم سەری نەگرت و قەیرانێکی قوڵی بەسەر قەیرانە ئابوووریەکەی هەرێمی کوردستان دادا. بەڕاستی مەسعود بەرزانی کە لەو کاتەژا سەرۆکی هەرێم بوو بە نایاسایی و خۆی فەرز کرده بوو و بڕیارەکەشی نایاسایی بوو و ئەتوانین بڵێن هەرێمی کوردستانی تووشی ماڵوێرانی کرد سەدان عایلەی کۆسی سەدان عایلەی خێز و دەبوو هەر لەو کاتەدا داوای لێبوردن لە خەڵکی هەرێمی کوردستان بکە بەڵام بەداخەوە تەنانەت بە وشەیەکیش داوای لێبوردنی نەکرد و بەشێکی زۆری ئەو ماڵوێرانیە بەشێکی زۆری لە دەستدانی خاکی کوردستان بە تایبەتی کۆمیتەی ڕیفراندۆم لی بەرپرسە چونکە دۆستەکانی کورد و بزوتنەوەی گۆڕان و کۆمەڵی ئیسلامی بەشێکی زۆری لە ڕۆژنامەنووسان و مامۆستایانی زانکۆ و خەڵکە دڵسۆزەکان خۆشداریان بە دەسەڵاتدارانی هەرێمدا بوو کە کاتێکی گونجاو نییە بۆ ئەنجامدانی ڕیفراندۆم و پێویستە وەک ئەو قەولەی بەڕێز کاک شیروان دووبارە یەکەمەوە کە ئەبێ پایەکانی دەوڵەت بەهێمنی بە بێدەنگی دروست بکرێ نەیار بۆ خۆمان زیاد نەکەین بەڵام ئەمان هاتن لەژێر ناوێکی ساختەی ڕیفراندۆمە نەیارەکانی کوردیان یەک خستەوە و دژمنی زۆریان بۆ خەڵکی کوردستان دروست کرد کە دەبوو ئەوان بەداخەوە پێش هەموو کەس داوای لێبوردن لە خەڵکی کوردستان بکەن و هەر بە زووترین کات دەست بەکار بن و ئیستیقالەکەن و یەشتا بەمەش ڕازی نەبوو ئیستیقالەکەن داوای سڕکردنی دەستەی سەرۆکایەتی هەرێمی کوردستانیان کردووە و دەبوو ئەوانەشی کە بەرگریان لەم بابەتەیە کرد بەرگریان لە ڕیفراندۆمە کرد و ئەنجومەنی وەزیرانیش خۆی هەڵبۆشاندایەتەوە حکوومەتێکی ڕزگاری نیشتیمانی دروست بکرایە بە ئەوی بتوانین بە حەکیمانە و لە قازانجی خەڵکی کوردستان ئەم قۆناغە پێکەوە تێپەڕێنین و هەمومان خاوەنی سەرکەوتن بین و هەمومان تەحملی مەسئولیەت و قوربانیدان بکەین. زۆر باشە. کاگەنوەر حکوومەتی ناوەندی لە بەیانێکدا ئاماژەی بۆدا کە مامەڵە لەگەڵ سەرۆکاتی هەرێمی کوردستان و لەگەڵ سەرۆکاتی حکوومەت ناکە دەستەواژەیەکی ناردبوو بەوەی کە حکوومەتی ئەنجومەنی پارێزگاکان شتێکی ئاوا بوو
لە ڕووی یاسایەوە جگە لە بابەتی موچە لە ڕووی یاساییەوە هیچ شتێک دەقێکی یاسا یاخود کتابێکی فەرمی حکوومەتی عراقی بێەوە گەیشتووە کە لەمە دووە تەنیا مامەڵە لەگەڵ ئەنجومەنی پارێزگاکان دەکات وەکو نوێنەری خەڵکی کوردستان یاخودنا. بڵێ ئێمە هیچ نووسراوێکی فەرمیمان لە عێراقەوە پێ نەگەشتووە و ئەوە پێچەوانەی دەستورە و پێچەوانەی یاساکار پێکراوەکانی عێراقە و دەبێ هەرێمی کوردستان باقی بێ و هەرێمی کوردستان بوونی هەبێ بەڵام ماف و ئیمتیازات و مستحقاتەکانی خەڵکی کوردستان دابین کە وەچیتر پێویستە دەسەڵاتدارانی ئەم هەرێمە و ئەنجومەنی وەزیران و ئەو سیاسیانەی کە تا ئێستا حکمی هەرێمی کوردستانیان کردووە بنەما دیموکراتیەکان پەیڕەوکەن بۆ ئەوەی هەڵبژاردن لە کاتی خۆیان بکرێ دەساودەستی دەسەڵات ڕووبە ئیتر ئەو ئیحتیکارە و ئەو نووسانە بە کورسیەوە واز لێ بهێنن چیتر هەرێمی کوردستان بایی ئەوەنە خەڵکی کەفوو و پسپۆر و شارەزای تێدایە کە بتوانن ئیدارەی ئەم وڵاتە بن چونکە ئەمان بە نەتیجە بینیمان پاشی 26 ساڵ کابینە لە دوای کابینە ئەم هەرێمەیان تووشی نەهامەتی کردووە و قەیرانەکان کۆبوونەتەوە قەیرانەکان کەڵەکە بوونە و هەرێمی کوردستانیان بەم دۆخە گەیاندووە و جگە لە ماڵوێرانی ئەمانە تەنها بۆ چرکەیەکیش خۆشبەختیان بۆ هەرێمی کوردستان بۆ خەڵکی ئەم کوردستانە نەهێناوە پێویستە ئەمانە دەستبەرداری پۆستەکانیان بن پێویستە کورسی جێبهێڵن پێویستە هەڵبژاردنەکان لە کاتی خۆیان بکرێ و کەسی شیاو بچێتە شوێنی شیاو چونکە بای ئەوەنە خەڵکی ئەکادیمی و خەڵکی پسپۆر هەیە کە دڵسۆزی ئەم وڵاتە بن کە بتوانن معاملەیەکی جوانی نێودەوڵەتی بکەن چونکە ئەمانە سواون زەلام هەیە 12 ساڵە وەزیرە لە مرتبەی وەزیرە و بەڕێز کاک مەسعود ئەوە تقریباً 18 ساڵە لە پۆستی سەرۆکی هەرێمایە ئەمانە پێویستە بە زووترین کات بە یاسا بکرێن و هیچ کەسێک بۆی نەبێ لە 4 ساڵ زیاتر یاخود لە 2 خول زیاتر تەنانەت خۆی هەڵبژێرێ بۆ پەرلەمان بۆ وەزارەتەکانیش بۆ ئەوەی قۆرغ نەکرێت لە قازانجی بنەماڵەیەک لە قازانجی حیزبێکی دیاریکراو چۆن لە ڕابردوو دامەزراندن و خێر و بێری ئەم وڵاتە بۆ بەرژەوەندی دوو حیزبی دەسەڵاتدار بوو بۆ کڕینی ئینتیما بوو چیتر ئەمە دووبارە نەبێتەوە چونکە معدە لە نێودەوڵەتیەکان ئەمەمان لێ ناخوازێ و هەموو لایەک چاودێری هەرێمی کوردستانەکە تەمەنامان کرد ئێستا نموزجێکی ئەمەنە جوانمان هەبوایە خەڵک چاوی لێ بکردینایە نەک ببینە عیبرەت بۆ چوار دەورمان. زۆر باشە من لە ڕێکلامی بەرنامەکە لە ئەکاونتەکەی خۆم دام بەزاند کۆمەڵێک هاوڵاتی سەرنج و کۆمنتیان نووسی بوو یەک لەو کۆمنتانە سەرنجی منی ڕاکێشا بەوەی کە خواستی بەڕێزێکەوە بوو کە لە جەناوت بپرسم حکوومەتی هەرێمی کوردستان دەڵێ موچەنیە بارودۆخی ئابووری خراپە بەڵام بە ڕۆژێک خۆپشاندان لیستەی موچەی سێ وەزارەتی ڕاگەیاند وەتە پرسیارەکە ئێوە بوو لە بەڕێستان بە بڕوای ئێوە حکوومەت باری دارایی باشە موچە نادا یاخود ڕازگۆیە کە دەڵێ پارە نییە. بەڵێ هەمومان ئەو ڕاستیت زانین وە کەس ئەمەندەیان دەستەواژەی ناڕاست ئەمەندە ڕازگۆ نەبوونە لە خەڵک کەس بڕوایان پێ ناکە و ئێمە یەقینمان هەیە کە ئەنجومەنی وەزیران و ئەم حکوومەتە پارەی هەیە و پارەی لە بانقەکانی تورکیا هەیە و داهاتی ناوخۆی کۆ کردوێتەوە بە ئەنقەز موچە دابین ناکە بە ئەنقەز میزانێ و بوجە بۆ پرۆژەکان سەرف ناکە ئەگینا ئێستا ئێمە لە مانگی یانزای بەڵام ئەوان پێش 16 ئۆکتۆبەر 2 مانگ 3 مانگ پێش ئەوەش نەوتیان فرۆشتووە و ڕۆژانە ملیۆنی بەرمیل نەوت فرۆشراوە ئەی داهاتەکەی لەکوێیە یعنی ئمە هەموو کەسێک دەیزانێ داهاتەکەی لەکوێیە تەنها ئەمانە بۆ ناوخۆ ئازان تەنها ئایانەوێت لە ناوخۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان ببغزێنن بەڵام ئامادەن ڕاستیەکان بۆ دەرەوە باسکەن و لەژێر فشارە هەموو ئیشێگەکەن بۆیە دەبێت پێش هەموو شتێک ڕاستگۆ بن. زۆر باشە لە چەند ڕۆژی ڕابردوودا بە بیانووی ڕێگریکردن لە هێنانی 42 تانکەر نەوتی ژەهراوی بنزینی ژەهراوی بۆ پارێزگای سلێمانی و سنووری پارێزگای سلێمانی فەرمانێک لە دادگا دەرچووە بۆ دەستگیرکردنی بەڕێز غالب محەممەد سەرۆکی لیژنەی وزە و سوتەمەنی لە پارێزگای سلێمانی ئەو داوایە چۆن دەکرێت لەسەر سەرۆکی لیژنەی وزە و سوتەمەنی تۆمار بکرێ پێدوانیە دەبوو بە پێچەوانەوە بووە و ئەگەر ئەو داوایە کراوە ئێوەکو ئەنجومەنی پارێزگای سلێمانی چۆن دەتوانن بەرگری لە ئەندامەکەتان بکەن؟ بڵێ ئێمە دوای ئەوەی کە ئەومانزانی لە مەرزی نێودەوڵەتی باشماخ و پەروێزخانەوە چەند کۆمپانیایەکی سێبەر کە هی کۆمپانیا زەبەلاحەکانی ئەم کوردستانە بوون و سێبەری کۆمپانیا گەورەکان بوون سوتەمەنی کوالەتی خراپیان هاوردە ئەکرد کە مادەی سەرەتان و مادەی ژەهراوی زۆری تێدا بوو لیژنەی پیشەسازی وزە لەو بابەتا دەستکراوە بوون و خودی بەڕێز دکتۆر غالب دەستێکی باڵای هەبوو بۆ بنبڕکردنی ئەو خیانەتە کە ئەمە بەڕاستی خیانەتێکی نیشتیمانی گەورە بوو کە تۆ
مادەی ژەهر بێنیتە هەرێمی کوردستانەوە و لە ئەنجومەن بڕیارمان لێدا ڕوبەڕووی دادگامان کردەوە و بەڕێز کاک حاکم بەختیار سەرۆکی داواکاری گشتی هەموو مەلەفەکەمان ڕادستی کرد خۆشبەختانە کردیە مەلەفێکی زۆر باش و لەم ڕۆژانەشا وەڵامی داینەوە کە ئیجراعاتی پێویست کراوە بەڵام بەداخەوە ئەوەی کە جێگەی نیگەرانی بوو بەڕێوەبەرایەتی گومرکی سلێمانی داوای پێچەوانەی لە خودی بەڕێز دکتۆر غالب کردبوو سکاڵایەکی لەسەر جوڵاندە بوو بەداخەوە کە دەبوو دادگا بە هەندی وەرنەگرتایە بەڵام دادگا بە هەندی وەرگرتە بوو و داوای چوونە بەردەمی دادگا و چوونە بەردەمی لێکۆڵینەوە لە دکتۆر غالبا کردبوو کە ئەمەش دووبارە پێچەوانەی یاسایە مادەی سیهەم حەقی داوە بە ئەندامانی ئەنجومەنی پارێزگاکان تعبیر لە ڕای خۆیان بکەن و پارێزبەندیان هەیە لەسەر تاوان و کەتنێ کە ئاشکرا و بینراو نەبێ هیچ دام و دەستگا و مؤسسەیەک ناتوانێت بانیان کە بۆیە ئێمە هاوڕێکی خۆمان لەسەر حەقە و هەموو پشتیوانی دەکەین و بۆ هیچ دام و دەستگایەکی حکوومەت نییە بتوانێت فەرمانی گرتن بۆ بەڕێز دکتۆر غالب دەربکە لەبەرەوە هەر لە ئێستا لە ڕێگەی ئەم کەناڵەوە هۆشداریانە دەینێت کە ئەوان بە بڕیارەکەی خۆیان بچنەوە و دەبێت مەرجع ئاگادار بکەن و ئێمە ئاگادار بکەن لەوەی کە خۆمان بەڕێز دکتۆر غالب ببینە بەردەمی دادگا بۆ ئەوەی هەموو بەڵگە و پێداویستەکان بهێنی نەک ئەوان خۆیان بتوانن فەرمانێکی گرتنی ساختەی بۆ دەرکەن. ئەی لە هەمان کاتدا پێویست نییە کە دکتۆر غالب یان ئەنجومەنی پارێزگای سلێمانی و بە تایبەت لیژنەی وزە و سامانە سروشتیەکان داوا لەو کۆمپانیانە بکە کە جەنابەت پێ دوایە ئەوە خیانەتی نیشتیمانیە کۆمپانیایەک بنزینی ژاراوی بێنێت بەڵام هەر کاتێ ڕێگری لێ بکە ڕێگری لێ بکرێت لەبەری ئەوەی سزا بدرێ ئەو سکاڵا تۆمار بکات. ئەمە دوشتی جیاوازە کۆمپانیەکان نیان کردووە دامەزراوێکی حکوومەت کردوێتی کۆمپانیەکان و مەلەفی هاوردەکردنی 42 تەنکەر بنزینی کوالێتی قراب ڕوبەڕووی دادگامان کردوێتەوە ئەمە مەلەفێکە بەڵام ئەمیکەیان دایرەیەکی حکومی سکاڵای تۆمار کردووە و سکاڵاکەشی نایاساییە و فەرمانی گرتنەکەشی نایاساییە بۆیە دەبێت بە خۆیان ناپشنەوە و ڕجوع بنەوە. زۆر باشە بێمەوە سەر پرسیارێک تایبەت بە ئەنجومەنی پارێزگای سلێمانی و تایبەت بە پۆستی بەڕێز دکتۆر هەڤاڵەو بەکر پێشتر ئەو کاتێک کە بارزانی بە نایاسایی لە پۆستەکەیدا بوو بەڕێز هەڤاڵەو بەکر نەیویست ئەو واژۆیە لەلایەن سەرۆکی هەرێمی ماوە بەسەرچۆوە بکرێ بۆ دەست بەکاربوونی وەکو پارێزگاری سلێمانی بە بیانوی ئەوەی کە کەسێک ماوە یاسایی تەواو بێت ناکرێت مەرسومێک بخەیتە بەردەستی و واژۆی بکات. ئێستا کە پۆستی سەرۆکایەتی هەرێمی کوردستان هەڵۆشاوەتەوە لێرە و لێوێ باستەوە دەکرێت خواستێک هەیە بەوەی کە داوا بکرێت بەڕێز هەڤاڵەوە بەکر بگەڕێتەوە بۆ پۆستی پارێزگاری سلێمانی. لە ئێستادا دەتوانێت بە پاڵپشتی ئەنجومەنی پارێزگا لە ناوخۆیدا یاخود بە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگایە ئەوەی کە ڕێکەوتنی لەسەر کرابوو لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان بەڕێز هەڤاڵەوە بەکر بگەڕێتەوە بۆ پارێزگای سلێمانی یاخودنا ئەم بابەتە چۆنە لە ڕووی یاساییەوە ئێستا؟ نایاسایی بوونی پۆستی بارزانی چەند نایاسایەکی تری بە دوای خۆیان هێنا. یەکێک لەو نایاسایانە ئەوە بوو کە ئەو بە نایاسایی بینیمان مەرسومی هەرێمایەتی دەرەکرد و لە هەمان کاتا ماوەکەی بەسەر چوو بوو و پەرلەمانی کوردستان هیچ شەرعیەتێکی نەدابوویە و بە زۆرم لێ دەست بەردەوام بوو لە پۆستەکەی. ئێمە لەو کاتەدا بۆ ئەوەی نایاساییەکی تڕوو نەدا بۆ ئەوەی بەدەستی ئێمە بڕیارێک دەرنەچێت کە بە نایاسایی بێ دوای ئەوەی کە لە 25/8 2016 ئەنجومەنی پارێزگای سلێمانی متمانەی بە بەڕێز دکتۆر هەڤاڵەو بەکردا بۆ ئەوەی بێ بە پارێزگای سلێمانی بۆ ئەوەی سلێمانی پارێزگارێکی شەرعی و یاسایی و قانونی خۆی هەبێت متمانەمان پێدا و متمانی ئەنجومەنەکەی بەدەستهێنا بەڵام لەبەر ئەوەی لە هەرێمی کوردستان فراغێکی یاسایی هەبوو و یاسای پارێزگاکان دەڵێ دەبێت مەرسومێکی هەرێمایەتی دەربچێت کە ئەمەش پێچەوانەی یاسا بوو بۆیە ئەو بڕیارە بە هەڵپەسێراوی مایەوە ئێمە 30 مانگ بڕیاری دەست بەکاربوونی دکتۆر هەڤاڵەوە بەکرمان نرد بۆ پارێزگای سلێمانی و لە پارێزگای سلێمانیەوە نێردراوە بۆ وەزارەتی ناوخۆ بۆ ئەوەی لە ئەنجومەنی وەزیران فەرمانی دەست بەکاربوون بۆ بەڕێز دکتۆر هەڤاڵەوە بەکر دەربچێ بۆ ئەوەی ببێتە پارێزگاری سلێمانی. ئێمە چاوەڕێ دەکەین چاوەڕێی ئەو فەرمانەین کە ئەنجومەنی وەزیران چیتر سلێمانی لە فەراغی یاسایی دەربکات چیتر ئەوەی کە سلێمانی هیچ پارێزگارێکی نەبێت چیتر پارێزگارەکانی بۆ وەکالەت دەست بەکار نەبێت پێویستە سلێمانی پارێزگارێکی متمانە پێکراوی خۆی هەبێت کە لە ڕێگەی ئەنجومەنی پارێزگاوە هەڵبژێردرابێ دکتۆر هەڤاڵەوە بەکر لە ئێستادا چاوەڕێی ئەوەی فەرمانی دەست بەکاربوونی بگەڕێتەوە. زۆر باشە ئەوەی کە باست کرد ڕووە یاسایەکەی بوو کە چاوەڕێ دەکەن ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان ئەو فەرمانە بۆ بەڕێز هەڤاڵەوە بەکر یەکلای بکاتەوە دەست بەکار بێ لە پۆستەکەیدا بەڵام لە ڕووی سیاسیەکەیەوە ئەوەی کە ڕێکەوتنیەکە بوو لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان
لایانی بەرامبەر کە یەکێتیە هیچ قسەیەکی لەسەرەوە نییە هیچ نیگەرانیەکی نییە لە ئێستادا یەکێتی هیچ مانعێکیان لە ڕادستکردنی ئەو پۆستە نەبووە و لە ئەنجومەنی پارێزگا و پارێزگاوە نووسراوەکەمان بەرز کردوتەوە و هیچ ڕێگریەک نییە بگرە پێشیان خۆش. زۆر باشە زۆر سپاس بۆ زۆر بەڕێز ئەنوەر تاهیر جێگری سەرۆکی ئەنجومەنی پارێزگای سلێمانی کە لەم ئەڵقەی بەرنامەی گفتوگۆدا میوانمان بووی. زۆر سپاس بۆ بەڕێستان زۆر سپاس بۆ بینەرانی خۆشەویست. بینەر عزیز و خۆشەویستەکان بەرنامەی گفتوگۆی ئەم جارمان پێشکەشکردن تا تەوەر و ئەڵقەیەکی تر بەخواتان دەسپێرم.